کۆتا یاری هەفتە یەکلاکەرەوەیە لە خولی لاوانی پلەیەکی عێراق. لاوانی پێشمەرگی سلێمانی پێشوازی لە لاوانی سەناعەت کارەبایی کرد. یاریەکە بۆ هەردوویانە هەستیارە، بە جۆرێک تەنها بردنەوە کوڕانی پێشمەرگە دەگەێنێتە نایابوو. شکست و یەکسان بوون پێشمەرگە بۆ دووەم بەرز لە پاڵەوانێتەکە دوور دەخاتەوە و ناگاتە نایاب. لە ئاتایم یەکەم پێشمەرگەکانی سلێمانی هەموو هێزێکیان لە پێناوگرتنی سەنگەرەکانی سەناعەت کارەبایی بەکارهێنا تا بە تۆمارکردنی گۆڵ ئەو تایمە جێبهێڵن. پەیوەست عومەر لە ئەرکێکی پێشمەرگە ئاسادا و لا خولێکی 42 موشەکێکی ئاڕاستەی تۆڕی گۆڵی سەناعەت کرد و سەرکەوتوانە ئامانجەکەی پێکا. تایم یەکەم بەو پێشکەوتنەی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. لا تایمی دوم لاوانی سەناعەت زیاتر فشاریان لە نیوە یاریگای پێشمەرگەی سلێمانی بوو. ناوە بە فشار لەسەر گۆڵ ترسیان لای پێشمەرگەی سلێمانی دروست دەکرد. هاوکات پێشمەرگەی سلێمانی دەیویست پارێزگاری لە گۆڵەکەی بکات بە ئامانجی بردنەوە و یەکسار نەکردنەوەی ئەنجامەکە. یاری بۆ شێوە تا کۆتایی بەردەوام بوو. پێشمەرگەی سلێمانی بە گۆڵێکی بێوەڵام توانی سەرکەوتن بۆ یاری کۆتایی خولی لاوان بەدەست بهێنێت و بگاتە خولی نایابی عێراق. الحەمدولله کە توانیمانم ئەنجازە باشە بەدەست بێنین. پلانی سەرەکی وەکو لە راپۆرتی پێشوا پێم وتی پلانی سەرەکی ئەم تیپە بریتی بوو لە سەرکەوتن بۆ خولی نایابی کوردستان، بۆ خولی نایابی عێراق عەفوەن. ئەم تیپە بەڕاستی من شانازیان پێوەکەم، ئەمڕۆ زۆر دڵخۆشم. ئەم ساڵ لە 3 بتوڵە ڕسمیە بەشداریان کرد و هەر 3 بتوڵەکە چونەتە یاری کۆتایی. و سپاس بخوا سەرکەوتنیان بۆ دەوری نایابی کوردستان و دەوری نایابی عێراقیش هەردوو مەرحەلەکە هەردوو دوو ئینجازی زۆر باش بوو. ئێمە وەکو نادیش و وەکو ستافی ڕاهێنەرانی شانازی بەم یاریزانانەوەکەین. بەڕاستی هەمویان یاریزانی زۆر باش و کۆمەڵە یاریزانن کە ئەکرێ لە داهاتووە بەشێک لە وەرشی کوردستان بەڕێوەبەرن و بگەنە دەرەوەی جوگرافیای عێراقیش. یاریکی چارەنووساز بۆ بردوولەمان سوپاس بخوا توانیمان یارەکە بەرینەوە و گۆڵی بردنەوە بکەم لە یاریەکەیە بە یارمەتی هاوڕێیەکانم و ستاف و دەستەی کارژێڕی و ئێمە بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین. ئێمە بێلەوەی کە چاومان لە سەرکەوتن بۆ نایابە چاومان لەوەی ئیشەڵا پشت بەخوا بەڵێنەین کاسەکە لە شاری بەغداد بینەوە بۆ شاری سلێمانی و پێشکەشی شارێک خۆشەویستەکەی بکەین. ئەم ساڵ ماوەی سیانزە مانگە ئامادەکاریی زۆر باشمان کرد و لەخوا بەزیاد بێش ئەنجامەکەی دیکە تۆیمان بگەین بە نایابی عێراق. لاوانی پێشمەرگەی سلێمانی دوای دوو وەرز لە بەشداریکردنی لە خولی لاوانی پلەیەکی عێراق توانی بگاتە خولی نایابی عێراق و لە یاری کۆتایی ڕوبەڕووی لاوانی بەحی دەبێتەوە کا بڕیارە یاری کۆتایی لە شاری بەغدا بەڕێوە بچێت. ئەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.